لەسەر ئەو گۆڕانکاریی کە لە بازارەکانە بە تایبەت بازاری وزە کە ئاستێکی نوێی تۆمار کرد لە بەرزبوونەوە نرخینەوت پێویستەکە گفتوگۆی زیاتر بکەین و بە وردی باسی بکەین بۆی میوانداری بەڕێز عەباس شەتریمان کردو بە ڕێزیان شارەزای بواری وزن ڕاستەخۆ لە بەختەوە لەگەڵمانن. ئوستا سڵاوت لەبێتم کاتت باش. ئەمێ بزانم ئایا نرخی نەوت گەیشتە $126 ئایا ئەمە تەنها پەرچەکردارێکی کاتیە بۆ هەواڵە سەربازیەکانی ئەمریکا و ئێران یان بازار چۆتە ناو قۆناغێکی نوێی بەرزبوونەوەی نرخەکان بۆ درێژخایەن؟ نعم أعتقد الموضوع بابەتەکە ڕۆژی دیکێ وەرگرتووە لەو دۆخ ئابووری کە تێککەوتووە کە ڕەنگە نرخی نەوت بگات $150 ئێستا دەبین کاژمێن پێش ئێستا بە نرخ گەیشتووە ئاماژە بۆ کرد. ئەمە دەزانین کە لایەن ئێرانی ئاماژیان بۆ داوە کە گەرەکە بەو شێوەیە دەبینێتەوە بەڵام بە پێویست دەزانرێت بکرێتەوە دەزانین کە گەر جەنگەکەش وەستا بێت ئێستا شێوازێکی دیکەی ڕوبەڕوو بوونەوە هەیە کە ئەویش بە شێوازی استراتیژی و سزا و گەمارۆیە ئەمە شوای کردووە بە شێوازی پێشبینی نەکراو نرخەکان زیاتر لە 70 میلیۆن بەرمیل ڕۆژانە کەم بکەن. ئەمەش کاریگەری زۆری هەبێت تەنانەت زیانی لەسەر ئەمریکا و رووسیاشە بووە کێشەیەک لە دەرەنجام دروست دەبێت ڕاست دەبێت کە ئێستا ئەمە ڕاستەمە لە وەرزمان گۆڕیوە تێپەڕبووین بەڵام کێشەی بنزین و کێشەی سوتەمەنی بەردەوامە. دەزانین کە بازاڕی ئەوروپی و ڕۆژئاوایی دەبینین گالۆنە بنزینەکان دوو ئەوەندە بەرز بۆتەوە لە هەندێک شوێن بەراورد بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەواتە قەیرانەکە لە درەوەی ناوچەکە زۆر زیاترە لە بەرزبوونەوەشدایە. ئەو جەنگە ئابووریە زۆر بە خراپی لەسەر ئابووری نێودەوڵەتی و ناوچەکەشدا شکاوەتەوە. چارەسەری ڕیشەشی بۆ ڕچێشکردنی ئەو کێشەیە ئەوەیە کە پێویستە ئەو بزات سەربازیانە کۆتاییان بێت و دەست بۆ بژاردەی دیپلۆماسی ببرێت بەلانی کەم بتوانرێت ئەو جۆرە دەرهاویشتە ئابووریە مەترسیدارانە کەم بکرێنەوە. باشە. بەڕێز عەباس باسی وا کرێت کە بەشێک لە شرۆڤەکاران ئەڵێن ئەگەر باسی $150 بۆ نرخینەوت لە چه بارودۆخێکە ئەم پێشبینیە بێتە واقع ئایا جیهان بەرگەی نەوتی سەروی $140 ئەگرێت؟ وفق الظرف الحالي والموارد العالمية پێمان وان نییە لە بەرچاوی دۆخی ئێستا جیهان بەرگە بگرێت ڕەنگە 2 هەفتە تا مانجێک ئەو پەڕی خۆی بگرێت و قەیرانی خۆراک دووچاری جیهان دەبێتەوە. ئەمە شوا دەکات بڕوون کەم بنەوە هەناردەکردن و پیشەسازیە پەیوەستەکان بە نەوت و پێکهاتەکانی نەوت هەمویان کەم دەبنەوە. هەمان کات کاریگەری سەر پیشەسازی خۆراک دروست دەکات وێڕایەوەی کاریگەری لەسەر وێزگەکان دەبێت وێزگەکانی پاکردنەوەی ئاو وێزگەکانی تەواوی پێویستەکانی دیکە تا بە پێکاتە و ئامێرە کارەبایەکان دەگات. کاتە هەموو نرخەکان پێکەوەلکاو نرخی ئامرازەکان هەمووشت و ڕاستە خۆش ئەمە وا دەکات فشاری زیاتر لەسەر ترەمپ دروست بێت بۆ ئەوەی لەوە بگاتە ئەو باوەڕی کە چارەسەر و بژاردەی سەربازی کۆتایی بە قەیرانەکە ناهێنێت وەگەر بەو شێوێش بەردەوام بێت ڕەنگە نرخەکە بۆ $200 بڕوات. ئەمە تەنیا لەسەر وڵاتانی زلهێز و دەوڵەمەند کاریگەری باشە کشانەوەی ئیمارات لە ڕێکخراوی ئۆپێک و لە هاوپەیمانەتی ئۆپێک پڵاس چ کاریگەریەکە کاتە سەر بازاڕی وزە بە تایبەتی نرخینەوت پێت وایە لە داهاتووە نرخەکەی بەرزەکاتەوە یاخود کاریگەریە بێ لەسەر هاوسەنگی هێشتنەوەی بازار چونکە ئەو پێی وایە کا بێ بەرهەمهێنان زیاتر کاکەواتە لەم کاتەیە بەرهەمی زیاترە خاتە بازارەوە ئەمە چ کاریگەریەک دروست دەکات؟ في الوقت الحالي ئێستا لە ماوەی دوومانچی داهاتوو کاریگەریی وەها مەزنی نابێت چونکە لە ڕووی بنچینەییەوە نەوت هەروەستاوە
هەناردە نەکراوە بەڵام کە ئیمارات دەکشێتەوە کاریگەریەکانی بە 2 تا 3 میلیۆن بەرمیل کەم دەکات ڕۆژانە ئەمە کاریگەری زۆری دەبێت ئیمارات نیازی هەیە کە 5 میلیۆن بەرمیل هەناردە بکات لە داهاتوو کاتەمەش کاریگەری لەسەر بازار دەبێت بەڵام ئەگەر ئەو گەمارە و دۆخە بەردەوام بێت کاریگەریشی وها نابێت تاوەکو بازار دەدۆزنەوە لە قۆناغێکی دیکەوە تاخواز دروست دەبێت و بە بازارکردنەکە ڕۆژی دیکە وەردەگرێت بۆیە هەوڵ دەبن بە ئاماژەیەکی ئەمریکی کە دەکرێت ئەو کار ئەنجام درابێت بۆ ئەوی بتوانرێت چەبڕچەی سعودیاش بکات چەبڕچەی عێراق و ئێران بکات یاخود دەکرێت سیاسەتێکی تایبەتی میرشی نێگرتووە عەرەبیەکان بێت یان بە ئاقاری ئیسرائیل دابڕوات یاخود دەکرێت هەرتەنیا بۆ بێزکردنی ژێرخانی دراوی و هەروەها دەهاتی وڵاتەکەش بێت بۆ ئەوی زیاتر بتوانێت پێشکەش بکات بە کۆمەڵگەی خۆی یاخود ڕێکەوتنی ژێبێت لەگەڵ کۆمپانیا ئەمریکی و ئەوروپیەکان بەڵام دەراویشتەکان و ئاماژە بۆ کرد بەردەوام دەبن و بە دەردەکەون ئەگەر بێت و نرخەکان بەرز بنەوە دۆخەکەش بەو شێوەیە ئێستا بەردەوام بێت تا ماوەیەکی دیاریکرا و کاریگەریەکان سنووردار دەبن چونکە نەوت هەناردە ناکرێت و واو تەنگە و گەروەش نەکراوەتەوە بۆ شێوازە کەواتە بەڵام ئەگەر بە شێوازی کراوە بێت و 5 میلیۆن بەرمیل هەناردە بکات ئەو کات بە شێوەشی دیکە کاشکانەوە و کاریگەری لەسەر بازارەکان دەبێت لەسەر بازارەکانی جیهان بە تەواوی ئەو کاریگەریانە بەدەردەکەون بەڵام هورمز ئەو چارە نووسەیەک لای دەکاتەوە هیچ سوودێک لە نەوتی ئیماراتا و پێشاتە ڕوونەدات بەدینایەت. بەڵێ بەڕێز عەباس شەتری شارەزای بازاری وزە لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆیەوە.